شان بەشانی تەواوی مەڵبەندە جیاوازەکانی کۆمەڵ لە هەرێمی کوردستان. ئەندامانی مەڵبەندی 12 شارە زووری کۆمەڵی دادگەری کوردستانیش پشتیوانی خۆیان بۆ تەواوی دەرئەنجام و ڕاستپاردەکانی کۆنگرەی چوارەم دووپات کردەوە و هیواخوازن بتوانن لەم ڕێگەیەوە خزمەتکاری زیاتر و داکۆکی کارتر بن بۆ گەڕاندنەوەی ماف بۆ مافخوراوان و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران. زۆر پێ خۆشحاڵم بە بەستنی ئەم کۆنگرە و زۆر خۆشحاڵم بە دەرەنجامەکانیشی لەوە چێ هەندێ شتێ بێکە لەوە چێ هەموو کەسی نەتوانانی حەزیم کا بەڵام من سوپاس بۆ خۆی پەروەردگار خۆم تێگەیشتم لێی خۆ ئەزانم ئینشاڵڵا ئەم کارە بەرەوکارێکی پیرۆزە چێ لەبەرەوەی کەوا بڕۆم بە قیادی خۆمەیە لە کاتی هەموو تەنگان و ناڕەحەتەکانە ئەوان لە پێشەوە بوون و لە ناڕەحەتیا بوون و توانیانە هەڵوەستی مردانیان هەبێ لەمە شعبی ئەمە وەکو مسلمان وەکو شورا کە بۆ هەموو شتێ شورایان پێکەین ئەبێ لەمە شورا دایناوە بە زۆرینەی دەنگ دەرچوونی تیا کراوە ئەم ئیشە ئەبێ ئینشاڵڵا ئێمەش پشتیوانیان بکەین بە هەوڵ بە ئیزنی خۆی پەروەردگار. 900 ئەندامی کۆنگرە بەشداری کۆنگرەکە بوو لە 120 دابین کرا بۆ خوشکان لەو 124 خوشکمان بۆ سەرکردایەتی هەڵبژێردا لە داهاتووشە یەکێکیان ئەبێتە ئەنجومەنی سیاسی ئینشاڵڵا و کۆنگرەیەکی زۆر سەرکەوت و زۆر دڵخۆشی ئینشاڵڵا و گەشتبینین لە داهاتووە هەموو ئامانجەکان ئینشاڵڵا بەدی بێت هەی خوشکان پێیدا. یەکێک لە گۆڕانکاریە هەستیار و گرنگەکان لێکردنەوەی پاشگری ئیسلامی بوو لە ناوی حیزبەکە دواتریش کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. ئەندامانی کۆنگرە دەڵێن ئەو بڕیارە دوای چەندین کاتژمێر لە گفتوگۆکردن بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرە دراوە. بۆیە پێویستە هەمووان ڕێز لە بڕیارەکانی شورا بگرن ئەگەرچی بەدڵی هەندێک نەبوو بێت چونکە هێڵی سوور لای کۆمەڵ شەریعەتی پیرۆزی ئیسلامە نەک قسە و قسەڵۆکی خەڵکی. دوای ئەوەش ئەوە خراوە دەنگدارەوە ئایا کۆمەڵی دادگەری بچەسپێ ثابت بووە لە جیاتی کۆمەڵی ئیسلامیە بەڵێ ئەوە ثابت بوو وەدەنگی زۆرینەی هێنا ئەو برایانەمان کەوا لە کۆنگرا پێش ئەو تا ئەو کاتەش دیارە ناڕازی بوون ئەو برایانەی کە چونکومە بڕیارێکی یعنی قورسە بە تایبەت کە ئێمە 20 ساڵە بەم ناوە کارەکەین بڕیارێکی قورس بوو بەڵام ئەو بەڕێزانەی کەوا معارض بوون بۆی کە ئەم ناوە نەگۆڕێت دوجار ئەو بڕیاریاندا کە ئیلتیزامەکەن بە بڕیاری زۆرینەوە چونکو ئێمە بنامایەکمانەیە لە ئیسلامە کە پێوتێ شورا و هەروەها ڕاوێژکردن بە یەکتر پاشان بە زۆرینی دەنگ کە شتەکە یەکلا بوو ئەو کاتە ئەوانی ملزەم بوون بە ئەو بڕیارەوە. کۆمەڵی دادگەری کوردستان بەوەی کە توانیوێتی گۆڕانکاری نەوعی و جددی بکە چونکە لەو کۆنگرەیە تیشێکیان دەست خراوەتە سەر خاڵە گرنگەکانی گۆڕانکاری لە ناو پارت و ڕێکخراوە سیاسیەکان کە کەم ئەگونجێ ئەو گۆڕانکاریانە ڕووبدا ئەوەش نیشانەی بەهێزی فکر و چاو نەترسانی کۆمەڵی ئیسلامی پێشووتر بوو کە سوپاس بۆ خی پەروەردگار هەنگاوێکی زۆر گەورەینا و هاوشێوەی هەنگاوەکانی تر و بە دڵنیاییەوە یعنی کۆمەڵی ئیسلامی پێشووتر پێشەنگ بووە لە کۆمەڵێک گۆڕانکاری لە کۆمەڵێک داهێنان ئەمەش ئەم کۆنگرەی چوارەمەش بەڕاستی بوو بە یەکێکی تر لەو پێشەنگیانەی کە ئەم پارت و حیزبە هەیەی لە تەمەنی کاری حیزبی خۆیدا. لە ڕۆژانی 18 و 19 ئەم مانگا کۆمەڵ چوارەمین کۆنگرەی خۆی بە بەشداری نزیکەی 900 ئەندام ئەنجامدا. تێیدا گۆڕانکاری گرنگ هاتنە ئاراوە کە لە داهاتوودا کاریگەریەکانی لەسەر گەشە و پەرە و پێشچوونی زیاتری کۆمەڵی دادگەری دەبینرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.